مپس 23 کۆتایی بە کارەکانی خۆی هێنا. کاریگەری دەرئەنجامەکانی چین توانرا لە ماوەی ئەو سێ ڕۆژەدا چی بکرێت؟ لێرە کۆمەڵێ پەیامی گرنگ ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کرا لە دووهۆکی ئارامەوە باسی کێشە و چارەسەرەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست دەکرا. چارەسەرەکانی نێوان هەولێر بەغدا کێشەدارایەکان کۆمەڵێ پرسی گرنگتر لەوانەش کەشوهەوای ناوچەکە چارەسەر دەستپێشخەری لێرە گفتوگۆی لەبارەوە کرا. لە هەمان کادا پەیامێکی گرنگیش لە سەرۆکی حکوومەتەوە و پاڵپشتێکی گرنگ بۆ کەرتی کشتتوکاڵی کە هەرێمی کوردستان لە هاوردەکارەوە دەبێتە هەناردەکار. بەرهەمی هەنار و هەنگین وەک نمونەیەکی زیندوو. کاریگەریەکانی ئەم دیدارە چی دەبێت؟ کێن ئەوانەی بەشداریان کردووە لە هەمان کاتیجا ڕۆڵی قوتابیانی زانکۆ چی بووە لە دیدارەکەدا لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. هەشتا وڵاتی جیاواز لە ماوەی سێ ڕۆژدا بەشداریان لە کۆڕبەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوڕاست مێپس کرد کە سایەتیە سیاسی و ئەکادیمیەکانی ناوخۆ و دەرەوە لە پانێڵ و دیبەیتەکان وتووێژیان کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە میانەی پانێڵێکدا باس لە هەنگاوەکان دەکات کە بۆ بواری بە دیجیتاڵکردنی حکومە نراون لەگەڵ ئەوەی هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات. لە هەمان کاتا باز لە گرنگی پرۆژەی هەژماری منی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کرد. ئەوەی ئەنجاممانداوە شۆڕشێک بووە لە بواری گواستنەوەی هەرێمی کوردستان بۆ خۆناکێکی دیکە، چونکە کارەکانی ئەمە تەنیا لە چوارچێوەی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات نەبووە، بەڵکو بە دیجیتاڵکردنی سیستەمی بانقی بووە. ئەمە شتێکە لە سەرەتایم کابینەیە دەستمان پێکردووە. هەوڵمانداوە ژێرخانێک بنیاد بنین لە خزمەت هاوڵاتیاندا بێت، چونکە لە کابینەکەی مندا هاوڵاتی سنتەرە بۆ سەرنجەکانمان. هەر کارێک دەتواناماندا بێت دیکەین تا هاوڵاتیان زۆرترین سوودیان پێ بگات. لەگەڵ هەبوونی دیجیتاڵکردن لە سیستەمی بانقیدا بێگومان بەرەو پێشچوون دەبێت. پرۆژەیەکمان هەیە بە ناوی هەژماری من. چاومان لەوەیە تا کۆتایی 2024 1 ملیۆن موچەخۆری حکوومەت لەم پرۆژەیە تۆمار بکرێن. لەم مانگەشدا لە دووهۆک و سلێمانی پرۆژەی هەژماری من دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هەواڵە باشەکە ئەوەیە و بانکانی بەشداریان پرۆژەیان کردووە بە زووی بوون بە گەورەترین بانک لە وڵاتدا، کەواتە لە پرۆسەکەدا هەردوولا براون، هەم بانکەکان سوود لە ئێمە وەردەگرن، هەم هاوڵاتیانیش سوود لە بانکەکان وەردەگرن. هاشتاگی مپس 23 لە ماوەی سێ ڕۆژی کۆڕبەندەکە لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان ترێندی یەکەمی عێراق بوو کە زۆرترین جار بەکارهێنرا بوو. دەمانوێت بزانین مپس 23 چۆن بەڕێوەچوو ئەو پلانەی کە بۆی دانرا بوو وەکو خۆی جێبەجێکرا. کاگەڵمەت ئەو پلانەی کە بۆ دیداری مپس دانرا بوو دوێنێ کۆتایی هات پلانەکان وەکو خۆی جێبەجێکرا. دڵخۆشیوە بەڵێ گشتی یعنی ئەم نەشین بێژین و پتر بووش یاکومە چاوەڕێ کریش بەلکومە پێشبینی بوو تشتێکی مەزن کرد و ئەس بێژم ئەم هەمی دیدەوان بووین و تشتێکی نمونەیی هاتەکردن بوو ماوەی سێ ڕۆژان و شێوازێکی گەلێک جان و سەرکەفتیانە بێکێشە ڕێوە چوو جهێ دڵخۆشیە مە بخۆیە و هیویت کەم ئەف گرنگیاوێ چەندێ دەف ڕایە گشتی هەمیەژی بێتە دیتن. پێش دەستپێکی دیداری مپس 23 دەیانگوت ئەم ساڵ جیاوازە، جیاوازەکەی ئەم ساڵ چی بوو؟ بەێ ژبلی و هەژمارەکە گەلەکەم بەرفرەتر یا میهوانن پەنەڵان ینی ئەس باسی بسپوران کەم بسپورن چین حکومی بن چین ڕێکخراوە بن چین ئەکادیمی بن چ کەسین بسپورن وان بوارن ئەو هەرسی تەوەرن مپسکۆپ خوێت گریت بابەتن ئەمنی و سیاسی و ئابووری هەژمارەوان پتر بوو. ئەمشیان هەروەسە بێژین ئاستێ پلێنوان بەرفرەتر بوون ماستر بوون سەر ئاستێکی ماستر و ji پتر وڵاتان ئەم ئەگەر ئاماژە دوسێ هەژمارە بکەم ji پتری هەشتێ وڵاتان مە پشکدار هەبوون دمەپسی ئەف ساڵەدا. هەروەسا وەک میهوانên ناف هۆلێ بینەر هەژمارەوان بەرفرەتر بووش بەرکۆ لە هۆلەکە ماستر ئەوە ژی دەرئەنجامە هەندێک و بورینە سەربوورە سێ گەڕێنبەری نوکە ئەمشیان ئەف ساڵە
گرا چاره کربند مپس برفرهتر بکن یا خالکا گلکا گرنگی او بو کو پتری سیه دزگهن راگهاندنه رومالا کربند مپس یه 2023 کر اش بلی کو وان پیجو وان دزگهن راگهاندنه ین کو باس لیکری بلکی بشوازه آنلاین بس لناف کربندی بخو پتری سیه کانال بجدار بن یا گله گرنگی شل آلیا کی دیوا افرو کمشین بحث تورنج واکی بکن سوشال میدیا هم ما وقت دسته رکخستنا کربندی ما دوسه بینگاف هاوید بوم چنده اکشوانا او بو کو به اپلیکیشن که برنامه که موبایلی او خلکن بشکدار ناف خوله یا کل بر تلویزیون دیدوان برنامه بون چیان بسیارن خوب بو مهوانان بو پانلیستان اکثر برای و اپلیکیشن داخل بکن و یادی جی ما شاشه که تایبت هبو بو همی وان پوستو تبینی و کومنت آنین کو به هاشتاگ مف 23 هاتین نویسین و هاتین بالاف کردن کو یکسر لسروی شاشه بین دیار کردن واتا آلیه که دیجی مل مپسا افسال زده کرد کو ام بشین پشکداری خلکی یه هم بینران هم جی مهوانان لناف کربندی بخو لسر ستیجی دیار بکن لروی ئاستی نێودەوڵەتیەوە دەبینین مەسەلەن ئەم دیدارانە لە وڵاتانی ناوچەکەش ئەم ساڵ مێپس بە تەواوەتی بووە نێودەوڵەتی ئەو شتانی تۆ باست کرد زۆر بە باشی کاری لەسەر کرابوو ئەمە کاریگەری تەواوەتیە بێت بۆ ئەوەی کە ئەمەژی تر وەکو ساڵانە وەکو دیدارێکی نێودەوڵەتی تەماشا بکرێ ئەز پشتڕاستم جبەرکو هەر ژبەر وی فیدباکی وان کارڤەدانن کومە لە جوان کەسێن کو سەردانەمە کری ما جوان ورگتین و سرسومانیا هم وان همیان به و کربندی او جالیه کی جالیه دیجی و همچنین بیجین کربندن حسا لسرانسری جهان هنه مهوان مازن بشکداری و مهوانداری لهمیان دکن لیکو سالانه به و هجمار هند مازن یا کسین پلبرس یعنی دستحالاته کسی نیکین ده سالات سالانه پشکداری همان کربند ببن از بیشم اوه تایبت مندیه که رولک ناموی مپسیه که همشین جهبینی من دەمەوێت باسی بابەتی ڕێخستنی مێپس بکەم ئایا لە قوتابی پێکهات بوو مامۆستای زانکۆ ئەوەی بۆ من گرنگە ستافێکی ناوخۆیی ئەمانە خەڵکی هەرێمی کوردستانن ئەمە پەیامێکی تریش نییە کامە توانایەکی بەهێزی هەرێمی کوردستانە کە توانای هەیە ئەنجامدانی دیداری لەو شێوەی ئەنجام بدات هرما کردستان بگشتی به وان همی آلین تا اماجه پیدای دیار کرد که کسین پروفشنال هنه و کسین دلسوس هنه ما وقت زانینگه امریکا کردستان اجی که هم سازیه که خواندنا بلندین آرمان جامعه یا سرکی الگوری کارنامه اما او که هم قطابین خوب برهف کن بو جیهانه و بو جیانا پشتی خواندنه لو ماجی بشکداری قطابین ما ده هر دبابت رکخستنه دا یا برچاو بو وک خوبخش همجی آلی زانستی و کو قطابین ما ین کولیژن تایبتمند گریدای بوان بابتان و دناف هولاندا بون دناف وان کمبوناندا بون و شوازکی بشکدار بون کو دارشتنان بنویسن بلکی هفکارن من پترشن بحث لوی چند بکن بس رول قطابیان و بگشتی رول گنجان دناف دسته که گلک بچیک یا ریخستنه دا پیک هاتیج استاف زانینگه امریکا کردستانه گل هفت پشکنوه افکار مازن کرد و جهشان ازیه بومه من دەمەوێت بزانم فیدباکی میوانەکان پێشنیاری میوانەکان ڕەخنەی میوانەکان چۆن بووە گشتی گەلک ئەرێنی بوو گەلک باش بوو از بینم گەلک گرنگیش بلی ئەوان بابەتن هوسا جدی هوسایên گرنگ یین هوسا گەرم دەمە ئەم بەست کەین بەڵکو ئەمش بیر نەکەین نها ڕەوشە نهایە ڕۆژهەڵاتە ناوین بەلکی یا هاریکار یارمەتیدار نینە بوو سیاسیین جیهانێک و بهێن سەردانەوێ بکەن گەلک وڵاتان هوشداری دانە وڵاتیان خۆک و وی مدەهی وێ فترێ نەهێنا ڕۆژهەڵاتە ناوین لێ کوردستانê û mepsê ew bawerî bi wan hemiya çêkir ku bihên dilxweşî ve her wasa me xas serray van babetên cidî van babetên germ rûyekê kultûrî jî nîşan bidin her di nav vê kurbendê de me
دمن بهم ودانه ما هول دا موزیکا کردیا رسان نشام دین جلو برگین کردیان رسان نشام دین خارنین کردی هبون او همی کش هوا کی درست بکت کو ایک کردستان بگشتی هرما کردستانه به پانل و کربند خو دیار بکت دتا نیاسین کو ام پروفیشنالین وکی لسر آسته هری بلند جهانه یادیجی ناسنامه یا خو بو خلکی جهانه همی دیار بکت بابەتێکی تر هەیە ڕۆڵی میدیا لە زیاتر ناساندنی دیداری لەو شێوەیە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر دیداری مەپسیش بله ما ئەف ساڵە هەفتپشتێکی گەلێکی سەرەکی میدیای هەبوو ئەوژی کوردستان 24 بۆ ئەم دەستخۆشیە لەتکەین بماندیبوونەوەنە کو ژبلی ڕۆژانە بەحس لە ڤیکوربەندی و ئامادەکاریوە تێکردن سێ ڕۆژان سەرێک ئەڤریکا ڕۆژە چارەیەژی کوهین ئامادەنە لە زانینگە ئەمریکا کوردستانی لەگەلمە لە هەمی قۆناغاندا ئەوە جێ دڵخۆشیەمە بێگومە گشتی مە هەفتپشتێن میدیایی هەبوون کو گەلە هاریکا بوون وێ چەندێ ئەوە هەفتپشتێن مە بێ چەندێ بەلکی ئەم نەچیان دەنگی خۆ بگەهینە جیهانە هەمیە ئەم زۆر سپاسدارین بوو هەمی هەفتپشتێن خۆ چیان میدیایی چیژێنی لۆجیستیکی تایبەتی کوردستان 24 زۆر سپاس. یەکێک لە کەسایەتی دیارەکانی بەشداربووی مەپس 23 بۆریس جۆنسن بوو کە بەڕوونی باس لە سەرکەوتنی ئەزمموی حکومەتی هەرێمی کوردستان و مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کرد لەبارەی پێشکەوتنەکانی حکومەتی هەرێم لە سێکتەرە جیاوازەکان و سوودبینین لە نوێترین سیستەمەکانی حکومڕانی لەسەر ئاستی جیهان. Prime Minister Barzani on what you've been doing. نازانم چۆن پیرۆزبایی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بۆ ئەو کارانەی کردوێتی لە بواری چاکسازی ئابووری و بە دیجیتاڵیکردنی سیستەمی بانکی کە ئەم کارانە لە بەریتانیاش ماوەیەکی پێدەچێت تا ئەنجام بدرێن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی ناوە لەم بوارەدا ئەوە زۆر باش و جێگەی دڵخۆشیە کە بەرپرسانی هەرێم و پارتی وێکێتی لە ڕیزی پێشەوە پێکەوە دانیشتون ئەمە شتێکی زۆر گرنگە. To see the unity. Mr. Prime Minister, please allow me on behalf of MAPS, the American University of Kurdistan in The Hague, the audience. بەڕێز سەرۆک وەزیران ڕێگەم پێ بدە بە ناوی مێپس و زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ئامادەبووان و خەڵکی کوردستان جارێکی دیکە پێشوازی لە سەردانەکەت بۆ کوردستان و شاری دهۆک بکەم. زۆر سپاس بۆ گوتارەکەت و پانێلە بە نرخەکەی ئەمڕۆت هەمومان چێژمان لێوەرگرت. داوام کرد کۆتایی بە پانێلەکە نەهێنێت بۆ ئەوەی دەرفەتم هەبێت بێمە ئێرە و لە جێی ئامادەبووان و خەڵکی کوردستان دیارەیەکی سپاسگوزاری سیمبۆلیک پێ بدەم. باسمان لە هەنار کرد. منیش سندوقێک هەناری کوردستانم هێناوە و بڕوام وایە باشترین هەنجوینی جیهانیشمان هەیە. هەروەها سندوقێک هەنجوینت پێدەدەم. زۆر سپاس. هیواخوازم چێژی لێوەرگری. زۆر سپاس بەڕێز سەرۆک وەزیران. گوێویستی هەنگوینی کوردستان بوومە. Thank you. Oh my goodness. Oh, that's a huge. Thank you. Thank you. Thank you. Thank you very much. Oh my God, thank you very much. That looks, I love honey. Thank you very much. Thank you so much. Thank you so much. Thank you very much indeed. مەپس 23 لە چەند لایەکەوە لە بواری ئابووریەوە پەرەی بە بژانەوەی هۆکارەکانی سەقامگیری ئابووری داوە بۆ ئەم مەبەستە دەپرسین گرنگترین ئەو هەنگاوانەی لە بواری ئابووری لە مەپس 23 راون چین دەرئەنجامەکانی چی دەبێت بە تایبەتی بۆ پارێزگای دهۆک و تەواوی هەرێمی کوردستان. ئەگەر باسی دیداری مەپس بکەین لە ساڵانی ڕابردوودا و کۆتا دیداریش کە ساڵی 2023 بوو چۆن گەشەی کردووە قۆناغ بە قۆناغ ئایستا دیداری مەپس هەر ناو خۆیە یا نێودەوڵەتی؟ بەسەراحەت مەپس ئەم ساڵە لەسەر ئاستێکی نێودەوڵەتی کۆنفرانسێکی زۆر گرنگ بوو. پێش چەند ساڵی مەپس لەسەر ئاستی زانکۆی کۆنفرانسێکی گرنگ بوو دوایە یەواش لەسەر ئاستی پارێزگای دهۆک بۆ کۆنفرانسێکی گرنگ. ئەم ساڵە چەندین پسپۆری سیاسی و ئابووری لە چەندین وڵاتی پێشکەوتوو وەکی ئەمریکا، سعودیا، قەتار بەشدار بوون و لە هەمان کاتیش
چەندین کۆمپانیای زەبەلاح لە هەرێمی کوردستان و عێراق بەشدار بوون. واتە مەپس بۆ دەرفەتێک بۆ کەرتی تایبەت لە نزیکەوە ئاگداری ڕووداوەکانی سیاسیبی لە هەرێمی کوردستان و عێراق و لە منطقەی بە شێوەکی گشتی بە سەتان پسپۆر هاتنە شاری دهۆک. ئەم پسپۆرانە پێش مەپسی هیچ جۆرە زانیاریەکان نەبوو دهۆک شارێکی چۆنە، ڕەوشی ئارامی چۆنە، ئەوڕۆ بە سەتان پسپۆر دەزانن دهۆک ئارامە، پڕ بە ئاشتیە وەکراوەیە. ئەمە دەرفە دەڕەخسێنێک کە هەم کۆمپانیای ناوخۆی هەم کۆمپانیای بەیانی بەیەکەوە لەم جۆرە دیدارانە یەک بگرن و لە هەرێمی کوردستانەوە بەرهێنام بکەن. ئارامی و ئاشتی زۆر گرنگە بۆ کۆمپانیەکان تاکو بریاری استراتیژی بدەن و تاکو بریاری وە بەرهێنام بدەن لە هەرێمی کوردستان و عێراق. سەبارەت بە گرنگی دیداری مەپس لە ڕووی ئابوووریەوە بۆ شاری دوهۆک و تەواوی هەرێمی کوردستانیش بۆمە لە ڕووی گشتی ئەوە شتێکی زۆر گرنگە ئەم جۆرە ئەڤەنتە. خەڵک بەداخەوە لە دەرەوەی عێراق لە دەرەوەی هەرێمی کوردستان زانیاریان نییە کوردستان و بە تایبەت دهۆک چۆنە. ئەو هاتێگەیشتینە فکرەکی وەکو دەتوان بڵێم سلبیان هەیە لەسەر ئەو منطقەیە بەهۆی چەندین ڕووداوەکانی پێشتر وەکو نابتان ئەگدارن. بەس ئەوەی ڕوویدا ئەم جارە زۆر گرنگە لە لای گەشتیاری. ئەمڕۆ ئێمە دەتوانین بڵین فکرەی بیانیەکان یەواش یەواش دێتە گۆڕین. ئەمڕۆ ئەم پسپۆرانە دەگەڕێنە وڵاتەکانی خۆیان بەحث دەکەن دهۆک چۆنە، بەحث دەکەن هەرێمی کوردستان شوێنێکی ئارامە لە منطقەیەکی نائارام. تایبەت بە وتارەکانی سەرۆکی حکوومەت ئەو گۆڕانکاریانەی کە کابینەی نوێم ئەنجامیدایە بە تایبەتی لەسەر سیستەمی دیجیتاڵی ئاسانکاری بۆ کەرتی تایبەت ئەمە چه پەیامێکی گرنگی تێدا بوو؟ دیجیتاڵی گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ بابەتی شەفافیەت. ئێمە دەمانەوەی هاوڵاتیەکان ئاگدار بن کاری حکوومەتی چیە، ئاگداری بابەتی بودجێ بن، ئاگداری پرۆژەکانی بودجێ بن. تەنها ڕێگە بۆ شەفافیەت حکوومەت ئلکترۆنیە. ئێمە چۆن دەتوانین بە خەڵکی خۆمان بە هاوڵاتی خۆمان بڵین حکوومەت خەریکی چیە، پرۆژەکانی حکوومەتیە، بێگومان ڕێگای ئۆنلاین ڕێگای ئینترنێتیەکە لە ئاسانترین ڕێگایەکان بۆ ئاگدارکردنی هاوڵاتی خۆمان لەسەر بابەتی پرۆژەکانی حکوومەتی، لەسەر بابەتی بودجەی. ئەنجە بابەتی شەفافیەتی زۆر گرنگە بۆ حکوومەتی کوردستان بۆ دروستکردنی متمانەی هاوڵاتی بە حکوومەتی هەرێمی کوردستان. وەکو جەنابتان ئاگدارن استراتیژی ئەم کابینەیە بڕک جیاوازە. ئێمە ئەحتیمادی هەموو ئەحتیمادمان پێشتر لەسەر ناوتی بوو. دوونێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێدا احتیمامێکی زۆر هەیە بە کەرتی کشت و کاڵ. ئێمە دەستمان پێکرد بە هەناردنی هەنار و چەندین بەرهەمی خۆماڵی بۆ وڵاتەکانی دراوسێ. بێگومان ئەوە داهاتێکی زۆرە بۆ هەرێمی کوردستان. ڕاستە ئەوە قۆناغی یەکەمە، بەس لە مستەقبەلیان لە ئایدا داهاتێکی زۆر دەبیتن بێجگە لە داهاتی نەفت. دکتۆر دەمێت هەر سەبارەت بە کاریگەریەکانی دیداری مەبەست. ئایا ئێستا کاریگەریەکانی ڕۆدا یا ئەمە کاریشی لەسەر کراوە لە ئایندەیە کاردانەوەیکی زۆر باش و کاریگەری خۆی دەبێت؟ تاسیری مەبەست لەسەر ئابووری شاری دهۆک تایبەت بوو. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بە سەتان دەرفەتی کار هەبوو لە فندقەکان، لە هۆتێلەکان، لە هاتوچوو، لە مەطعەمەکان. ئەمە شتێکی ئەوە ئەڤەنتێکی زۆر گەورەیە بۆ شاری دهۆک. لە داهاتوو لە مستەقبەل پاش 2-3 ساڵ لە ڕووی گشتیاری بە تایبەت بۆ گشتیاری بەیانی ئەمڕۆ گشتیارەکان دەزانن دهۆک جەیەکی ئارامە، جەیەکی پڕ لە ئاشتیە وە کراوەیە، گرنگترین شت کراوەیە بۆ گەشتیاری بەیانی. سەبارەت بۆی کە گەیاندنی پەیامێک لە ڕێگای دیداری مەپسەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە، هەرێمێکی تاقانەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە، دەتوانێت کاری لەو شێوەیە ئەنجام بدە هاوشێوی وڵاتانی دراوسی ناوچەکە. ئەمەش پەیامێک نەبوو؟ بێگومان یعنی ئەمە زۆر گرنگ بوو بۆ لە ڕووی سیاسیەوە گرنگ بوو، لە ڕووی ئابووریەوە گرنگ بوو. ئەمڕۆ ئێمە دەتوانین کۆمپانیەکان بە جوانی بە وردی ئاگادارن کوردستان ژینگەکی ئارامە، کراوەیە بۆ وەبەرهێنان لە چەندین سەکتەری جیاواز بە تایبەت سەکتەری کشت و کاڵ. ئەمە سەکتەرێکی زۆر استراتیژیە بۆ هەرێمی کوردستان. ئەوها دەکاتن داهاتێکی زیاتر پێیابیتن بۆ هەرێم بۆ هاوڵاتیەکان جگە لە داهاتینەوە. یەکێک لە ئامانجەکانی کۆڕبەندی مەپس 23
پەرەپێدانە بە بواری توێژینەوە و هەڵسەنگاندنی زانستی لەبارەی قەیرانەکان و بینینەوەی ڕێگاچارەی تۆکمە بۆ ئاستەنگ و ڕووداوەکان بە تایبەتی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش قوتابیانی ناوخۆش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە کۆڕبەندی مێپس 23. دیداری مێپس کۆتایی بەکارەکانی هێنا کۆمەڵێ باس و بابەتی گرنگ من دەمەوێت بزانم ڕۆڵی قوتابیان چی بووە لە دیداری مێپس 2023. ئێمە وەک زانکۆی ئەمریکی لە دۆک زۆر جەخت لە سەر بەشداریکردنی قوتابیانی زانکۆکە دەکەین لە کۆڕبەندی مێپس بە شێوەیەکی خۆبەخش. ئەرکی بە خێراتنی میوان و ڕێنیشاندان و بەشداریکردن لە پانێڵەکان و پرسیارکردنیان هەبوو. کەواتە قوتابیانی ئێمە ڕۆڵێکی گەورەیان گێڕاوتوانیان بە سەرکەوتوانە و لێهاتوانە جێبەجێ بکەن لە میانەی دیداری مێپس 2023. گرنگیدان بە توانای گەنجان هێنانە پێشەوەیان بە تایبەتی لە دیدارەکانە کەوەی ڕۆڵی خۆی ببێن ئەمانە تا چەند کاریگەریانەیە بۆ هەرێمی کوردستان. لە زانکۆی ئەمریکی لە دۆ کەڵی بەردەوام دەدەین بۆ ئامادەکردنی قوتابیانمان بۆ داهاتوو چونکە ئەم قوتابیانە داهاتووی کوردستانن. ئەم قوتابیانە دەبنە سیاسەتمەدارانی داهاتوو ئابووریناسانی داهاتوو کەواتە ڕۆڵی قوتابیانی ئێمە زۆر گرنگە و لە میانەی دیداری مێپس 2023 دەرکەوت ئەوەی گرنگە ئەوەی قوتابیانمان ڕابهێنین لە بەجێگەیاندنی ئەرکی سەرشانیان و فێریان بکەین چۆن کێشەکان چارەسەر دەکەن. بۆ نمونە بەشێکی نوێمان لە زانکۆ بە ناوی خزمەتگوزاریەکانی چاودێری کردوێتەوە ئەمەش لە پێناوی ئامادەکردنی قوتابیانە بۆ داهاتوو. بەڕێستان باسیەوەتان کرد کە قوتابیەکان ڕۆڵی خۆیان گێڕاوە لەم دیدارەدا پرسیاریان کردووە لە هەموو بابەتە جیاوازەکانە. من دەمەوێت بزانم ئەمانە لە ئایندەیە ئامادەکردنی ئەم گەنجانەم لێهاتوویانە بۆ گشت سێکتەرەکان بە تایبەتی بۆ کەرتی تایبەت هەرێمی کوردستان چەنە بەرەو پێشەبات. پێویستە لەو ڕاستی تێبگەین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گرنگیەکی زۆر بە کەرتی تایبەت دەدات لاوان ئاڕاستەی کارکردن دەکات لەو کەرتە. هەر بۆیە ئێمەش وەک زانکۆی ئەمریکی لە دهۆک لە هەوڵی بەردەوامداین بۆ ئامادەکردنی قوتابیان و ڕێنماییکردنیان لە چۆنیەتی کارکردن لە کەرتی تایبەت. ئێمە ڕێنماییان دەکەین بۆ ئەوی ببنە نمونەی پێشکەوتنی کوردستان و ڕۆڵی کاریگەریان هەبێت لە بەرەو پێشبوونی وڵات. ئێمە لە سەرەتاوە هاوکاری قوتابیان دەکەین بۆ نمونە لە CV نووسینەوە تا چۆنیەتی وەڵامدانەوەی چاوپێکەوتنی کار ئەمەش لە پێناو ئەوەی بەشێک بن لە پێشخستنی کوردستان. لە ساڵانی ڕابردووە کۆمەڵی کەسانی شارەزا لە دەرەوە هاتن بیانی کامانە لە کۆمەڵە سێکتەرە یارمەتی هەرێمی کوردستان بدەن ڕێنیشاندەر بوون بەڵام دیدارێکی لەو شێوەی وەکو مێپس پەیامێکیشی نەگەیان کە گەنجانی خۆمان قوتابیانی خۆمان دەتوانن سێکتەرەکان بەڕێوەبەرن زۆر بەباشی. لە ڕێگەی ئەم کۆڕبەندەوە پیشانی هەموو جیهانماندا کە ئێمە وەک زانکۆی ئەمریکی لە دهۆک توانای ئەوەمان هەیە هاوشێوەی زانکۆ جیهانیەکان بین. قوتابیەکانمان هێندە سەرکەوتوو بوون کە ئێمە دڵخۆشین و باوەڕمان بەوە هەیە کە کۆمەڵێک لاوی بە توانامان ئامادە کردووە بۆ ئایندەی کوردستان. کۆڕبەندی مێپس لە ساڵی 2019ەوە لە زانکۆی ئەمریکی دهۆک بە بەشداری کەسایەتی و سیاسی ناوخۆیی و گیانیەکان دەبەسرێت. تاکو ئێستا 4 کۆڕبەند بەڕێوەچوون و لە ساڵی 2020 بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە مێپس بەڕێوە نەچوو. ئەم ساڵیش مێپس 23 بە بەشداریکردنی زیاتر لە 300 کەسایەتی لە 80 وڵاتەوە ڕووماڵکردنی لەلایەن زیاتر لە 30 میدیای ناوخۆیی و جیهانیەوە لە دوای 3 ڕۆژ لە دەستپێکردنی لە 21 یازدەی 2023 بە کۆتا هات. لەم ماوەیەدا چەندین پانێڵ و دیبەیتی جۆرا و جۆر بە بەشداری کەسانی سیاسی و جیهانی و ناوخۆیی و حکومی و حیزبی و ئەکادیمی بەڕێوە چوو.